سەیرانگای بێرۆیانە لە قەزای ڕەواندۆز جمەی دێت لە گەشتیار. هاوڵاتیان لە کوێنە جیاوازەکانەوە هاتوون بۆ گەشت و سەیران و بەسەربردننی ڕۆژێکی خۆش. کەش و هەوا ساردە و لە لووتکەچیاکان بەفر دەبارێ. لەگەڵ ئەوەشدا خێزانەکان لە یەکەم ڕۆژی ساڵی نوێی کوردی و وەرزی بەهاردا ڕوویان لە دەشت و دەرکردووە. ئەرێ وەڵا یعنی کچەکان دێن کوڕەکان دێن ئەوی ماری خۆوان بی هەموو دێن پێکوە دێن لێرانە بەخۆشی ڕائەبێرین و تا هێوارێ و هێوارەکانیش دەچینەوە. وەڵا بریانیمان لێ حازر کردیە، دۆرممان حازر کردیە، تکەمان حازر کردیە، کولی سەی دەکەین بڕمەی دەکەین. لەگەڵ خێزانەکەم هاتووم یاریەکەم زۆر نەورۆزم پێخۆشە، زۆریش دڵخۆشم. هاوڵاتیان دەڵێن دۆخی نالەباری هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و سیاسیەوە هاوشێوەی ساڵانی ڕابردوو وای کردووە دڵیان خۆش نەبێ، بەڵام هەروەک نەریتێک دێنا دەرەوە و سەیران دەکەن. بەقورعان نەورۆزیە و ساڵ وەزع قەیرانە و بێ موچەیە و بێ وەزعیە و بەرام ئیدیە من ئێستاک بەخۆم من داراهینامی مندانێکسکەگەر نەداتمە دەرێ بەڕاستی یانی وەزعی بەعام خۆی گشتی خەڵک وەزعی باش نییە لە ڕووی مادە پارە و مارە و ئەشیا زۆر گرانبی هەموو دووقات چلۆ گۆشتی بە 15,000 وەڵڵا. نەورۆزەکەشی نەورۆزی جاران نییە، خەڵک بێ پارەیە بێوەزع بەرام چەکێ خەڵک هەموو لێ دەرێ مەشلە بە منداڵە مەجبورین بینە دەرێ ئەکە ناوەڵایی هەو ساڵ نەورۆزە چی نەخۆشە خۆش نییە. وەڵی لەوەتێک خۆم ینی حەز دەکەم گەنجم هەر نەورۆزی پێشتر خۆشتر بۆ لی دادێ بەڕاستی بەهۆی بارودۆخە ناوخۆیەکان سیاسیەکان ئەو چێشانە ئابووری وەزع ئابووری و هاتوچۆ ڕێنمایی بە شۆفێران دەدا پابەندی ڕێنماییەکانی هاتوچۆ بن. گەشت و گوزاریش داوا دەکات ژینگەی ناوچەکە بپارێزن. لە کاتی شوفێریکردن کە ڕێگایەکە دەزانی یەک سایدە قەڵەباڵغی دروست دەبێتن لە سایدی خۆی نێتە دەرێ بۆ ئەوەی قەڵەباڵغی دروست نەکاتن بۆ ئەوەی ئەگەر سیارەیەک ئۆتۆ لە سایدی خۆی ڕێڕەوی خۆی دەربچێ بێتە دەرەوە لەوانەیە قەڵەباڵغی دروست بکاتن چەند ئۆتۆمبیلشکەی بەدوادا بێتن ئەمە دەبێتە هۆی قەڵەباڵغی دان بە خۆیان دابگرن. ئەمڕۆ هەر لەگەڵ بەیانی هەڵساوین بە دابشکردنی چیسەی خۆڵ بەسەر ئەو سەیرانیانێکەوە سەردانی ئەم شوێنێکە شارانەکەن بۆی پاکخواانی ژینگە پارێزن و چاوەڕێکین گەشتیارێکی گەلێک زۆر و سەردانی کەرژی گەلێک زۆر سەردانی ئەم سوور بکەن. تەوەقعاتی مە بۆ ئەمڕۆ بۆ دۆڵی ئاکۆیان و بۆ بێرۆیان ومان بۆ سەروی 10,000 سەردانی کە ئەمڕۆ لێرە ئامادە بێت. ساڵانە و لە یەکەم ڕۆژی نەورۆز و سەرەتای بەهار هاوڵاتیان ڕوو لە دەشت و دەردەکەن و گەشت و سەیران دەکەن، بەڵام چارەسەر نەکردنی کێشە بنەڕەتیەکانی خەڵک بە تایبەتی کێشەی موچە کە سەرچاوەی بژێوی زۆرینەی خێزانەکانە وای کردووە گەشت و سەیرانەکانیش چێژی سروشتی خۆیان لەدەست بدەن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سەیرانگای بێرۆیان لە قەزای ڕەواندوز.